و مشارع قال بريس شهريار شيخلال شارزاي نفتو وزي كل استوديو قال مدى بيتن قلتو بيش بكين بريس شهريار تو بخيرات يجبو كردستان بيشتو شارب حكومتي عراقيش بشويك للشي وكان نيجران لم إيرشانا وكو حكومات كللايان ام جروبان ام چەکدارانە دەکرێتن لەسەر کێلگە نەفتیەکانی هەرێمی کوردستان یاخود بە ئامانجگرتنی وزەی هەرێمی کوردستان ئەگەر پرسیاری ئەمە بکەم بۆچی لەم کاتەیە بە ئامانجگرتنی وزەی هەرێمی کوردستان کێلگەکانی هەرێمی کوردستان لەلایەن ئەم چەکدارانە یاخود ئەم گروپانەوە ئەگەر سەیری ڕابردووش بکەین لە ماوەی 2021 بۆم لاوە کە ئەم هێرشانە تۆزێک پەرەیسەند و تۆزێک بەردەوام بوو هەمیشە لە کاتە هەستیارەکاندا کاتێکی کە دانوستان لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا دەیهەوێ بگاتە شوێنێکی باش دێ بگاتە ڕێکەوتن یان ئەوەی کە پێویستە یان ئەوەی کە پلانێک هەیە بۆ ئەوەی کە پەرە بە کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان بدرێ یان ملمانیەکان لە نێوان لایەنە عێراقیەکاندا تۆزێک بەرز دەبێتەوە بەداخەوە ئەم هێرشانە دەکرێتە سەر کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان و بەنیەتی هەم هەڕەشەکردن هەم بەنیەتی گەیاندنی پەیام و هەم بەنیەتی زەربە لێدانی و ئێستاش دەزانین کە لە دوای ماوەیەکی زۆر دانوستاندن و مفاوەزات و هاتوچوونی وەفدەکان لەسەر بابەتی موچە و نەوت لە کۆتا مەرحەلەکاندا بووین بۆ ئەوەی کە بگەنە ڕێکەوتنێکی گشتگیر لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی ئەم کێشەیە بەداخەوە دیسان سەری هەڵداوە و ئەم جارش تۆزێک جیاواز بوو لە جارەکانی پێشوو واتە هەم ئەوەی کە من پێم وایە دەیهەوێت ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی بخاتە ناو کێشەوە و هەم ئەوەی کە توانای بەرهەمهێنانی هەرێمی کوردستان بخاتە ژێر ئێستا ڕێکەوتنێک کراوە لە نێوان هەولێر و بەغدا سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی هەم نەفت خەریکە چارەسەر دەبێت هەم موچەخۆرانی هەرێمی کوردستان پێت وایە بەردەوامبوونی ئەم درۆنانە یاخود ئەم ئێرشانە بۆ سەرچاوە وزەکانی هەرێمی کوردستان عەرقەلە بربەست بۆ ئەم ڕێککەوتنە دروست بکەن من بەدڵنیاییەوە پێم وایە هەیە ئەمە دەتوانێت بێتە کێشە لەبەر دوودانە بابەت یەکی ئەوەی کە بە هێرشەکانی ئەم جارە بە فعلی زەربەیەکی لە بەداخەوە لە ژێرخانەکانی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان داوە و دەشزانین نزیکەی 140 بۆ 150 هزار بەرمیل بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرت بۆ ماوەیەکی کاتیش بێتەنانەت و ئەمە توانای بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان دەخاتە ژێر مەترسیەوە و دووش ئەوەی کە ئەم کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن کۆمپانیا ئەهلین کۆمپانیای کەرتی تایبەتن و لە پشکەکانیان لە دەرەوە لە وڵاتانی دیکە عرض دەکرێت و هەر جۆرە کێشەیەک هەر جۆرە مەترسیەکی سیکیوریتی یا ئەمنی بۆ سەرکارکردنی ئەوانە نەتەنیا دەبێتە هۆی زیانی مادی لە وەبەرهێنانیان لە ناو هەرێمی کوردستاندا بەڵکو دەبێتە کێشە بۆ پشکەکانیان و بۆ بڕیارەکانی داهاتویان لە دەرەوە لە بەخاتیەوە ئەوە لە هەرتێک ڕوەوە من پێم وایە دەتوانێت بێتە سەرچاوی کێشە بۆ هەرێمی کوردستان و ڕێکاریگەری لەسەر پشکی کۆمپانیەکان بووە لە بۆرسە عالەمیەکان لە ماوەی 4-5 ڕۆژی ڕابردوودا بۆ بەشێک لە کۆمپانیەکان بەڵێ مەسەلەن یەکدوانێک لە کۆمپانیەکان نزیکەی 9 بۆ لە 10% پشکەکانیان دابەزی دەبێ ڕابۆستین هەفتەی داهاتوو بزانین چی بەسەر دێتەوە زۆر باشە کاک شەهریار زۆربەی ئەو کێلگانەی کە ئێرشیان لەسەر دەکرێتن لەلایەن ئەو گڕۆپانەوە خاوەندەرەتی کارکردنیان ئەو کۆمپانیانە دەگەڕێتەوە بۆ ئەمریکا بۆچی ئەمریکا وەکو پیوست نەهاتوتە سەرخەت ڕاستەکەی بەیاننامەیەکی توندیان هەبوو باڵوسخانەی ئەمریکا لە بەغدا بەڵام وەکو پیوست نییە کە ڕێگریان لێ بگریتن ئەمە کێشەیەکی بە بڕوای من کێشەیەکی ئەمنی بۆ سەر دامەزراوە سیاسی ئەمنیەکانی ئەمریکا نەبووە تاوەکوونی ئێستا کێشەیەک بوو بۆ کۆمپانیا ئەهلەکان و کۆمپانیەکان پشکەکانیان لە هەمووی دنیا عرض دەکردرێ واتە لەوانەیە کۆمپانیاکە لە بورسی ئەمریکا عرض بکردرێ یان بەشێک لە خاوەنداری پشکەکانی ئەمریکی بن بەڵام بەشێکشی لە وڵاتانی دیکەن ئەمە دەتوانێت یەک هۆکار بێت و هۆکاری دووەمیش ئەوەیە جارێ من پێم وایە ئەمریکا چاوەڕوانیەوە دەکا بزانێ عێراق بۆچوونی و لێدوانی و چۆنیەتی وەڵامدانەوەی ئەمە چۆن دەبێت لە بەخاتیەوەی کە ئەم کێشەیە هەتاوکن ئێستا کێشەیەکی ناو عێراقا کێشەیەکی ناو سنوورەکانی عێراقەوە پێویستە بەهۆی سەروەری خاکی عێراق لەلایەن حکوومەتی عێراقەوە بڕیار یەکەمی لەسەر بدرێت بەڵام من پێم وایە ئەگەر کێشەکە لەوە زیاتر پەرە بسێنێ
و ببێتە کاریگەریەکی ئەمنی بۆ سەر گیانی نەفەرەکان لێرە من پێم وایە ئەمریکا ئەو دەم بڕیاری تونتری دەبێت. باشە ئەگەر باسی ناوەڕووکی ئەم ڕێککەوتنە بکەین کە لە بەرامبەر ئەوەیە کە لە هەگەر هەرێمی کوردستان ڕێککەوتووە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەشێک لە نەوتەکەی خۆی ڕادستی سۆمۆ بکاتن ئەم ئێرشکردنەی سەرکێڵگەکان کێشە بۆ ئەمە دروست دەکات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی توانای بەرهەمهێنانی ئەو نەوتەی نەبێتن وەکو خۆت ئێستا جەنابەت ئاماژەت پێکرد کە 100 شتێک بەرمیل نەوت 1000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا لە دەست داوە. ئەم شتە جارێت تاوکن ئێستا بە شێوازێکی کاتی ڕاگیراوە بەڵام ئەگەر هێرشەکان بەردەوام بن و ببنە مەترسی بۆ کارکردنی کۆمپانیەکان یا بەردەوامبوونی کارکردنیان لە هەرێمی کوردستان بەڵێ بە دڵنیاییەوە دەتوانێت چۆن بەداخەوە ئەم چێلگانەی کە بوونەتە ئامانج چێلگە سەرەکیەکانی بەرهەمهێنەری نەوتن یعنی ئەم چێلگانن کە ڕۆڵی سەرەکیان بۆ وەزیاتر لە ئێستا دەتوانین بڵێن 60% نەوتی هەرێمی کوردستان بەرهەمهێنان و توانای بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستانیان کردوتە ئامانج لەبەر خاتی ئەگەر ئەم هێرشانە بەردەوام بێ من پێم وایە دەتوانێت کاریگەریەکی جدی بکاتە سەر توانای هەرێمی کوردستان بۆ دابینکردنی ئەو پشکە بەڵام ئەگەر لەم ئاستە سنوورێکی بۆ دابدرێ و لەم ئاستە بەردەوام نەبێ بۆ ماوەیەکی کاتی پاش سیانەکردن و پاش چاکردنەوەی ئەم شوێنانی کە زەربیان وێکەوتووە دەکردرێ جارێکی دیکە بگەڕێنەوە حاڵەتی ئاسایی. چارەسەر چییە؟ من پێم وایە چارەسەرەکە لە لای بەغدایە ئەگەر ئێمە سەیری ئەوە بکەین لە ساڵی 2019 هێرشێک کراسەر چێلگەیەکی نەوتی لە بەسرا ئەوەکو هێرشەکانی کە کراسەر هەرێمی کوردستان بە ڕۆکێتیش کرا و ئەم هێرشە من پێم وایە لەلایەن بەغداوە وەڵامی دراوە و ئەو کەسانە ڕێگەیان پێ نەدراوە توانایان سنووردار کرا و لە دوای ئەوە ئێمە هیچ هێرشێکی لەو شێوەیەمان نەبینی هێرشی سەربازی بۆ سەر ژێرخانەکانی نەوت و ژێرخانەکانی ئابووری لە عێراقدا حکوومەتی عێراق چۆن توانی هێرشەکەی بەسرە کۆنتترۆل بکە من پێم وایە دەبێت هەر بەو دڵسۆزیە و هەر بەو ئاستەش حەول بدات ئەم هێرشانە بۆ سەر ژێرخانەکانی نەوت و کاکشێ ئەمە ئەرکی حکوومەتی عێراق نییە ئەم کێڵگانە بپارێزیت لە کاتێکدا بە پیا و ڕێکەوتنەی کە کراوە بەشی هەرە زۆری بەرهەمهێنانی ئەم نەفتەی کە لەم کێلگانە دەکرێتن ڕادستی سومۆ دەکرێتن ڕادستی حکوومەتی عێراق دەکرێتن یاخود داهاتەکە هەر داهاتەکە بۆ حکوومەتی عێراق دەگەڕێتەوە. بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر بە لۆجیکی بیر بکەینەوە ئەمە ئەرکی سەرەکی حکوومەتی عێراقە بۆ ئەوەی کە و هەموو وەبەرهێنەران نەک وەبەرهێنەرانی کە لە هەرێمی کوردستانن یان لە نەوتی هەرێمی کوردستاندا کار دەکەن ماڵ و سامانیان و گیانیان بتوانێت پارێزێ و من پێم وایە لێرەدا کاتی ئەوە هاتووە کە لە پاش بەتایبەت لە پاش 2025ەوە کە شێوازی هێرشەکان و جددیبوونی هێرشەکان چۆتە قۆناغێکی دیکەوە کاتی ئەمە هاتووە حکوومەتی عێراق بە ڕۆڵی خۆی هەستێت و بتوانێت ڕێگریەکی جدی بکات لەم بابەتە. باشە دکتۆر ئەمە هەندێک کۆمیدی نییە کە حکوومەتی عێراق دەڵێ من نازانم ئەم درۆنانە لە شێوە هەڵدەدرێن یاخۆ لەلایەن شێوە بەکاردەهێنرێتن لەلایەن شێوە ئاراستە دەکرێتن کە ئێستا هەڵمەتێکیان دەست پێ کردو لیژنەیەکیشیان پێکهێناوە پێت وایە ئەمە کەمتەرخەمی حکوومەت نییە لە کاتێکدا تۆ لە وڵاتێک بین نەزانی نەتوانی چکە درۆن شتێکی ئاسایی نییە شتێکی گچکە نییە کە بڕێن و دەشادرێتەوە ئەمە کەمتەرخەمیەک نییە؟ من پێم وایە ئەمە دەکردرێت زۆر بە ئەم شێوازەی کە ئێستا هەیە باشتر جواب بدرێتەوە وەڵام بدرێتەوە بەڵام لە بیرمانە بۆ جارەکانی پێشوش ئێوە هەتاوکن ئێستا 18 بۆ 20 دانە هێرش لە 2021ەوە ئەمن دەیتاکانی وەرگیر کراوەتە سەر کەرتینۆت و گازی هەرێمی کوردستان کە زۆربەیان پێشەکی بۆ مەسەلەن چێرگەی کۆرمۆر بوو کە دەمان کورد لە نزیکە لە ناوچەکانی دیکە عێراق و مەسەلەن بەتایبەت و تاوکۆ پێشخابوور دوور نییە بەڵام تەنانەت یەک دووجارێکیش کە لایەنەکان خۆیان بەرپرسیارەتی هێرشەکانیان گرتە ئەستۆ هەتاوکن ئێستا نەمان بیستۆ نەماندیوە کە کەسێک لە عێراقدا بە تۆمەتی ئەم هێرشانە ڕوبەڕووی یاسا بکرێتەوە و لێ پێچینەوەی لێ بکردێ و هەنگاو بنێدرێ بۆ ئەوەی کە توانەکانی سنوودات بکرێت. بەڵێ ئەمە من پێم وایە عیبێکی گەورەیە بۆ ناو عێراق و دەکردرێ حتمما بە شێوازێکی دیکە سەروەری خاکی عێراق لەم ڕۆ پارێزرێت و بەرژەوەندیەکانی کۆمپانیەکان و بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان کە بەرژەوەندی حکوومەتی عێراقیشە لە ڕووی ئابووری و لە ڕووی نەوتیەوە باشگاری دکتۆر کوتا پرسیار بە ئەوە بێتن لە مانگی چواری ڕابردوو هێژا سەرۆکوەزیران مەسرور بارزانی لە چوارچێوەی سەردانەکەیدا بۆ ئەمریکا دوو ڕێکەونامەی گرنگی لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی واژۆ کرد کە 110 ملیار بوو ئەگەر هەڵە نەبم
بەهاکەی پێتوانیە ئەو پەرەپێدانی کەرتی وزدە لە هەرێمی کوردستان لەلایەن سەرۆکوەزیران و بەنێو دەوڵەتیکردن ئەمە وەکو ڕەتدانەوەیەک بیاخۆت وەکو چاوپێ هەڵناهێنانێک بیتن بەرامبەر بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان هەر لە 2010ەوە کە کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان دەستی کرد بە گەشەکردن هێرشەکان لە سێ قۆناغی یاسایی و ئیداری و ئەمنیەوە دەستی پێکردەوە و لە پاش 2019ەوە کە هێرشەکانی یاسایی و هێرشەکانی ئیداری چوونە قۆناغێکی دیکە دەبینین کە هێرشە ئەمنیەکانیش زیاتر و تونتر بووە و هەرچی کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان گەشەکردنی و تواناکانی زیاتر دەبێت ئەم هێرشانە جدیتر دەبن و دەستە قۆناغێکی دیکە بەڵێ ئەم هێرشانە لە پاش ئەم ماوەیەدا دەتوانێت هەم وڵامێک بێت بەداخەوە بۆ حولەکان بۆ ئەوەی کە کەرتی نەوت و گازی هەرێمی کوردستان و ئابووری هەرێمی کوردستان بەهێزتر بکردرێ و هەم دەشتوانێت بۆ کوشتێک ڕێگرێک بێت لە زیاتر ڕێککەوتن و پتەوترکردنی ڕێککەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا زۆر باشە هەر گوتم چەندە گوتم پرسیاری کۆتایە بەڵام با پرسیارێکی تر بکەم بەڵام بە کورتی وەڵام بدەوە هەستا هەم هەرێمی کوردستان دەڵێ ئێمە ڕازین بووینە کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە ئەپیکۆر بە هەمان شێوە بە شێوەی لە شێوەکان دەڵێ ئێمە ڕازینە عێراقش دەڵێت ئێمە ڕازینە زەحمە نەبی جەنابەت وەکو شارەزایەکی نەوت و گاز کێشەکە لە چیدا دەتوانی بۆم ڕوونکەیتەوە پاش هەموو ڕێککەوتنێک کە پاش ئەوەی کە کەوتە ڕێککەوتن کۆمەڵێک کاری ئیداری دەمێنێ بۆ ئەوەی کە بتوان ڕێککەوتنەکە بخرێتە باری جێبەجێکردنەوە آخر زانیاری کە من لە بەردەستم هەیە و پێم گەیشتووە ئەمەیەکە ئەپیکۆر داوای ئەوە دەکات کە ئەم ڕێککەوتنانە و ئەو ئیتفاقانە بقسێتە سەر وەرەقە و ئیمزای حکوومەتی عێراقی لەسەر بێت و پابند بکرێت بەوەی کە ئەم ڕێککەوتنانە جێبەجێ دەکات لە پاش ئەمەمەوە کە دەتوانین بڵین پاش ڕێککەوتنە سیاسی و یاساییەکان بووە من پێم وا هەیە ئەو دەم حکوومەتی عێراق هیچ بیانوویەکی نامێنێ بۆی کە نەوتی هەرێمی کوردستان جارێکی دیکە نەگاتەوە بازاڕەکانی جیهان زۆر باشە بەڕێز شەهریار شێخلەر شارەزای نەفت و وزەی لە سودێت گەلمەدا بۆ گەلێکی سوپاسین هەر هەبن